لە پێشنگەیەکی نێودەوڵەتی لە بەریتانیا کۆمپانیایەکی کوردستان بەشدارە و خاوەنی کۆمپانیاکە دەڵێت دەمانەوێت بازار بۆ بەرهەمەکانمان لە بەریتانیا و ئەوروپا فراهەم بکەین. ئێمەکو کارگەیەکی دۆر لە کوردستان لە شاری ڕانیا کە بەرهەمی ڕۆژانە 5,000 دەرکە لە مالی سەرەتایەوە دروست دەکەین کە بەرهەمەکانمان بە دەرەوەی عێراق قەناردە دەکەین. ئەمڕۆ لە وڵاتی بەریتانیا لە پێشانگای نێودەوڵەتی بەشداریمان کردووە کە زۆربەی کۆمپانیا گەورەکان کارگە گەورەکانی هەموو جیهان لە بەشداریان کردووە. ئێمەش بەرهەمەکانی خۆمان شانبەشانی بەرهەمەکانی وڵاتیانی ئەوروپی لێرەکانە نمایش دەکەین. کۆمپانیای کەیدۆ خاوەنی گەورەترین کارگەی دروستکردنی دەرگایە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە پێشەنگای نێودەوڵەتی فیتشۆ 2025 لە شاری بیرمینگهام هاوشانی کۆمپانیا گەورەکانی جیهان بەشدارە و دەیەوێت بەرهەمەکانی بناسێنێت. من نام ستاف رسولا لە کۆمپانیا زیرۆوانی شەکەم لە ئۆفیسی مانیجەرم. ئەمڕۆ هاتیم بۆ پێشەنگایە بۆ بەرەو پێشبستنی کۆمپانیاکەی خۆمان. لێرەش بینیمان کۆمپانیای کوردی ڕانیایی هاتوو بۆ ئێرە بەڕاستی پێشبچوونێکی زۆر باش بوو بۆ کورد وەکو تاکێکی کورد زۆر دڵم خۆش بوو کە کوردستان گەێتۆ ئەو ئاستەی کە لە وڵاتانی جیهانی لە پێشەنگایەکی ئاوا گەورە هاتووە کۆمپانیاکەی خۆی و دەرگاوشتەکانی خۆی پیشانی خەڵکەدا. ئینشاءڵڵا لە داهاتوودا کوردستان بەرەو پێشبەرتری شەچێ و شانازیەکی گەورە بوو ئێمە کە ئێوەمان بینی لێرە بەخێر بێن. ئێمە وەکو گەورەترین کۆمپانیا لە عێراق لە کوردستانی عێراق بەشداریمان کردووە لەم پێشانگایە لە وڵاتی بەریتانیا. من وەکو خاوەن کۆمپانیایەک کە لە بەریتانیا 2 ساڵە ئەزموونم هەیە لێرە و پارە بە ئیشەکەی خۆم دەدەم لە بواری دەرگا و پەنجەرە و بڵێن پلاستیک و ئەلمونیۆم و شوشە. هیوادارم هەموو کۆمپانیا کوردیەکان بتوانن بەشداری بکەن لە پێشنگانەیە و پارە بە ئیشەکانیان بدەن خاستن کاڵاکانیان بە دەرەوەی کوردستان بناسێنن و منیش وەکو هاتووم بۆ ئەم کۆمپانیا کوردیە کە لێرە بینیمە کەیدۆ زۆر خۆشحاڵ بووم یەکەم جاریشە کۆمپانیای کوردیە بینم لەم پێشنگایانە چونکە من چەند ساڵێک ئێمە هاتووشۆکەم بە پێشنگایانە ئەمە یەکەم جارە کۆمپانیای کوردیمە زۆر خۆشحاڵە بووم ببینیان و هیوادارم سەرکەوتوو بوون و پەرە بە ئیشەکانیان بدەن. بەڵێ ئەم کۆمپانیایی ئێمە ناوی کوالەتی گلاس فیتینە هەموو ئەشیاکانی کە هەمانە عیلاقەی بە شاوەر و بە قادرمەوە هەیە قادرمەدانان و بۆ ئیشی شاوەر و دەرگا بەکارهێنرێ. ئەم شۆوە هەموو 2 ساڵ جارێکەکرێەوە و کەسانی کە بەشداری تیاکەن هەمویان لە ئیشی دەرگا و پەنجەرە و شاوەری ماڵانە ئیشەکەن و ئەم فیتینانەی ئێمە هەمانە هەموو مانیفاکتریەکان خۆمان دروستیەکەین و لێرەژنا لە زۆر شوێنی تریش بەشداریمان کردووە لەم ئێکزیبیشنانەیە. ئەم فیتشۆوە هەموو 2 ساڵ جارێک ئەکرێەوە لە گراند دیزاینا بەشداریمان کردووە. ئیتر بە گوێرەی کەستمەرەکانە بە گوێرەی مشتریەکانمانە هەر مشتریە و داخوازی لە شتێکە هەیە. بێ ئەم پێشەنگایانە پێویستە لەسەر هەموو خاوەنکارێک گەر بیەوێ کۆمپانیاکەی گەورەتر بکات و خەڵک بیناسیەوە بتوانێت بۆ هەموو وڵاتەکانی تر شت بنێرێ پێویستە بەشداری بکات. لەبەرەوەی یەکەم لەم پێشەنگانەیە چەند ئیسفادەیەکی خۆ سوود لە شتی خەڵکی ترە بینیت و ئایدیە و وەشتی تازە لێەوە فێرەبی و لەگەڵەوەش هاتوانی بەرهەمەکانی خۆ بخەیتە ناو بازارەوە و لە هەموو شوێنێکەوە داوا لێ بکەن و بۆیان بنێری. This is a Star Building Materials company. Okay, it's our branding is Safex. We're selling construction chemical products. We are a UK-based company in Milton Keynes, and we have a warehouse in Essex, and we serve all our customers from here. Our most manufacturing in Turkey, and we sell directly to our customers. We attended this exhibition because of we think it's more popular in the UK. کۆمپانیای کەیدۆ ئۆفیسی سەرەکی لە کوردستانە و بە کوالیتیەکی باش دەرگا دروست دەکات. زیاتر لە 400 کارمەندی هەیە. بەرهەمەکانی لە کوردستان و عێراق و وڵاتە عارەبیەکان بەردەستە و دەیانەوێت وەک کۆمپانیایەکی کوردستانی لە سەرانسەری جیهاندا بازار بۆ بەرهەمەکانیان بدۆزنەوە. هەر بۆیە ئەم ساڵیش بەشداریان کردووە لە پێشەنگای نێودەوڵەتی فیتشۆ 2025 لە بەریتانیا.